بسم الله الرحمن الرحيم. أسعد الله صباحكم جميعا. اسمحوا لي باسم جامعتي نوليدج والجامعة السليمانية التقنية أن أرحب بالسادة الحضور والأساتذة والباحثين والطلبة الأعزاء، وخاصة ضيفنا الكريم من دولة الإمارات دكتور جاسم، أهلا وسهلا بك في أربيل، والسادة الموجودين في القاعة من جامعات العراق أو من جامعات خارج العراق. مؤتمرنا هذا حول موضوع مهم جدا، وهو الإعلام الرقمي وكيفية علاقتها أو السيطرة عليها من خلال النظم والقوانين لتقليل أثرها على الأمن المجتمعي. هذا مغزى المؤتمر. هناك بحوث قيمة قدمت للمؤتمر، ونتمنى أنه في نهاية هذين اليومين ستكون هناك مناقشات كثيرة حول هذه المواضيع المهمة، لنستطيع هنا أن نوجه خطابنا إلى المسؤولين بضرورة وجود قانون يحمي المجتمع وكذلك يحمي الدولة، وتكون حقوق مشتركة أو حقوق جيدة للباحث أو للإعلامي وكذلك للمجتمع. هذا المغزى موجود من المؤتمر، فإن شاء الله أتمنى لكم الموفقية بالوصول إلى مقترحات جيدة في هذا الموضوع. الآن اسمحوا لي أن أقدم كلمتي باللغة الكردية، لأن أكثرية الموجودين هنا يتقنون اللغة الكردية. برزان بخيراتني شقلمت عندك هين بناوي هردو زانكوي نوليدج وزانكوي سليماني بوليتكنيكي سليماني كأمر براي برزمان كاك دكتور بختيار بنورايتي سلوشي زانكو كاك دكتور شير آماده، وهروها مامۆستایانی خۆشەویست و توێژەران لە زانکۆکانی خۆمان و زانکۆکانی هەردوو زانکۆی نۆلیج و زانکۆی تەقەنی سلێمانی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆکانی تری هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان کە توێژینەوەکانیان پێشکەش کردووە. بەخێراتنیی گەرمی میوانانی تر دەکەین کەوا هاتوون ئەمڕۆ گەورەیان کردوونە برای بەڕێزمان مامۆستا فارس و بەڕێزانی تر. بە حەقیقەت ئێمە خۆشحاڵین کەوا لەگەڵ ئێمەنا و پاڵپشتی ئێمەنا لە بۆ ئەو بابەتە گرنگەی کە ئێمە ئەمڕۆ بەیانی لە کۆنفرانسەکەی خۆمان ئیشارەتی پێ دەدەین. بەڕێزان هەموو لایەک بەخێر بێن سەرچاوان بۆ دووەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی میدیای دیجیتالی و کاریگەریەکانی لەسەر ئاسایشی کۆمەلگە لە سایەی یاسای نێوخۆیی و نێودەوڵەتیدا، کە بە هاوبەشی بەشەکانی یاسا و پەیوەندی نێودەوڵەتیەکان لە کۆلیژی یاسا و کۆلیژی یاسای زانکۆی نۆلیج و بەشی تەکنیکی میدیای کۆلیژی تەکنیکی کارژێڕی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. ئەمڕۆ لەم هۆرە جوانەدا لە سێبەری ئاڵای کوردستان لە کەمپەسی زانکۆمان ئەنجام دەدرێت. خوشکان برایان، ئاماج لەم کۆنفرانسە هاوبەشە. هاوشانی ئاڵوگۆڕی ئەزموونی زانستی و نزیکردنەوەی ئەکادیمیان لە فەرهەنگی ئەنجامدانی فرەپسپۆڕی لە نێوان زانستەکانی میدیا و یاسا، ئەوە بە دیارخستنی لێکۆڵینەوە تازەکانی هزری ناتوندوتیژی و میانڕەوی و هەژموونی دیجیتالیە. کۆنفرانسە هاوبەشەکەمان 2 ڕۆژ دەخایەنێت و کار لەسەر 2 تەوەری سەرەکی دەکات. تەوەری یەکەم میدیای دیجیتالی و ئاسایشی کۆمەلگا، تەوەری دووەم هەڵوێستی یاسا نێوخۆیی و نێودەوڵەتیەکان لەسەر پەرەسەندنی میدیای دیجیتالیدا. تەوەرە لاوەچیەکانی ئەم کۆنفرانسەش خۆی لە 18 تەوەر دەبینێتەوە کە هەر یەکێک لەوانە خۆی لە خۆیدا پرسێکی گرنگی کۆمەلگەی ئێمەیە. جێگەی خۆشحاڵیە دەیان توێژینەوەی گرنگ و ئاسبەرز پێشکەش بە کۆنفرانس کراوە و لە ماوەی 2 ڕۆژدا لەلایەن توێژەرە بە تواناکانەوە
دەخرێنە بەرباز بەم بۆنەیەوە بە ناوی زانکۆی نۆلیج و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وێڕای دەستخۆشیمان بۆ یەکەی توێژەران دەستخۆشی دەکەین لە هەردوو بەشی یاسا پەیوەندی نێودەوڵەتیەکان لە کۆلیژی یاسا زانکۆی نۆلیج و بەشی تەکنیکی میدیایی کۆلیژی تەکنیکی کارژێڕی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و هەموو ئەوانەی لە سازکردنی ئەو کۆنفرانسەوە ماندوو بوونە. ساڵاچی ئەکادیمی هاوبەشی لە نێوان ناوەندە ئەکادیمیەکانی حکومی و ناحکومیەکان مایە خۆشحاڵیە. نزیکردنەوەی دیدگای هەردوو کەرتی تایبەت و گشتی لە خوێندنی باڵادا لە یەک ئاراستەدا پرۆسەی خوێندنی باڵا لەسەر ئاستی خوێندنی بەرایی هەنگاوی باش دەهاوێژێت. بەڕێزان، ئەمڕۆ لە سایەی میدیای دیجیتاڵیدا هەموو کەسێک وەک تاک لەسەر ئاستی جیهان بوونەتە خاوەنی دامەزراوەیەکی سربەخۆیی میدیایی بەبێ ئەوەی هیچ لایەنێک سپۆنسەری دارایی بکەن. ئەو دامەزراوەیە تەنها لە ئامێرێکی گەڕۆک بە ناوی مۆبایل کۆبێتەوە. ئەو دامەزراوەیە تەنها یەک کەس بەڕێوەی دەبات بەبێ ئەوەی ڕەچاوی هیچ نەریتێک بکات یا پەیڕەوی هیچ یاسا و ڕێنمایی و ڕێسایەک بکات. هیچ کۆت و بەندی نییە و ملکەتی هیچ یاسایەک نییە. بێگومان کاتێکیش ئەو پرۆسەیە بەبێ لە بەرچاوگرتنی بەرژەوەندی باڵاکانی کۆمەلگە بەردەوام بوو، ئەوە کاریگەریەکانی لەسەر ئاسایشی کۆمەلگا بە شێوەی نەرێنی دەشکێتەوە. بۆیە لەو ڕوانگەیەوە دەبێت سەترێک هەبێت کارەکانی میدیای دیجیتالی ڕێک بخات. ئەویش تەنها بە یاسا دەکرێت. تا لە سایە ئەو یاسە ناوخۆییە یا نێودەوڵەتیە کارەکانی ڕێک بخاتەوە و ڕنگدانەوەی نەرێنی لەسەر ئاسایشی کۆمەلگا نەکات. لە کاتێکدا ئەو گۆڕانکاریە خێرا و بەرفراوانەی کە ئەمڕۆ لە جیهاندا بەرەو گۆڕانی دیجیتالی ڕوودەدات، بەردەوامە لە هێنانەدی شۆڕشێک لە جیهانی تەکنۆلۆژیا و شۆڕشی زانیاری کە تایبەتمەندیەکانی سەردەمی ئێمەی گۆڕیوە کە تێیدا دەژین. وەک گۆڕینی پلانەکانی گەشەپێدانی ئابووری و کۆمەڵایەتی و زانستی و یاسایی و کولتوری و کەلگ وەرگرتن لە دەست ڕاگەیشتن بە زانیاری تازە و سەرچاوەی زانستی و سوودوەرگرتن لە پلاتفۆرمە فێرکاریە هەمە جۆرەکان. کەچی لە زیاتی ئەوەی کۆمەلگەی ئێمە لایەنە باشەکانی ئەو گۆڕانکاریە دیجیتالیە وەربگرێت، هاتوون لایەنە خراپەکەیان وەرگرتووە. بۆیە لەسەر ئێمە ئەکادمیستەکان و زانکۆکانە لە ڕێگەی توێژینەوەکانەوە کۆمەلگا ئاراستە بکەین. ئەو کارە سەرەتا لە ڕێگای ئەنجامدانی توێژینەوەیە. زانستیە لە شێوەی ئەوەی کە لەم کۆنفرانسەدا پێشکەش دەکرێت. هەروەها هەنگاوی باشتریش دەرخستنی لایەنی نەرێنیەکانی ئەرێنی و نەرێنیەکانی میدیای دیجیتالیە لە ڕێگەی خودی میدیاوە بە کۆمەلگا. لەبەرەوەی هەمومان دەزانین ئەمڕۆ میدیای دیجیتالیە ئاراستەی کۆمەلگا دەکات. کاریگەری لەسەر هەموو لایەنەکانی ژیان هەیە. بۆیە بە توێژینەوە زانستیەکانەوە دەتوانین هەم ڕێڕەوی میدیای دیجیتالی بەرەو ئاراستەی باش ببین، هەمیش دەتوانین کۆمەلگا ئاشنا بکەین بە هۆشیاری، چۆنیەتی خراپ و بەکارهێنانی تەکنۆلۆژیا و سزا یاساییەکانی تا ببنە ڕێگر لە بەردەم بەکارنەهێنانی بەلایەنی نەرێنی. لەلایەکی دیکە ئاسایشی کۆمەلگا لە لێکەوتە خراپەکانی بپارێزین. ئەوەش بە داڕشتنی یاسایەکی هاوچەرخ و سەردەمیانە دەکرێت تا کۆمەلگەیەکی تەندروست بەرهەم بهێنرێت. لە کۆتاییدا هیوادارین ئەم کۆنفرانسە کە بە میوانداریەتی زانکۆی نۆلیج لە شاری هەولێری پایتەخت بەڕێوە دەچێت بە هاوبەشی لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و لەسەر ئەرچی دەستەی ئەمیندارانی زانکۆی نۆلیج کە برای بەڕێزمان کاکدەشتی پاڵپشتی ئەم پرۆسەیە بووە ببیتە نەریتێکی ساڵانە و مێدەوارین ئامانزی خۆی بپێچینەوە لە ماوەی 2 ڕۆژدا سەرکەوتنی بەرچاو بەخۆیەوە ببینێت و ڕاستبەردەکانیشی ببنە مایەی ڕێگەی نیشاندانی لایەنە پەیوەندیدارەکان و ڕنگدانەوەی ئەرێنی هەبێت
سپاس بۆ ئامادەبوونتان کوردستان هەر ئاوەدان و ئارام بێت ئێوەش هەر ساغ بن سپاس بۆ گوێگرتنتان داوای لێبوردنیش دەکەم ئەگە درێژەم دابیتێ زۆر سپاس